لەڵەی شارەزابوونەوە پێشدا بە دین و پیادەکردنی ئەنجا لە ژیاندا دەخوا دروست دەبێت. دەخوا هیچ ڕۆژێک و دوو ڕۆژان نییە، کاتی دەبێت و لە بواری جۆراوجۆدا دەخوا دەست دەکەوێت بە ئینسانی موسڵمان. کاتێک دەخوامان دەستکەوت ژیاندا دەبین بە ئەندامێکی پڕ خێر بۆ خۆمان لە پێشەوە، ئەنجا بۆ دەوروبەرمان لە مرۆڤەکان و لە گیانلەبەران و لەم کەونەی ئەم تەخوایە دەبێتە باشترین پێشوو بخوا لە فەرموو بۆ قیامەتمان. هەمومان دنیا بەجێ دێڵین بە هەچی هەمانە، داتەڕوندرێن لە دنیا و چۆن لەدایک بووین کە لەدایکی بووین شتێکی سپیمان خێرا پێوە دەپێچن و مەلۆتکەیەکی ئاواش کە دنیامان بەجێ هێشت هیچ لەگەڵ خۆمان نابین، چۆن هیچمان پێ نەبوو کفنێکی سپیمان پێوە دەپێچن و بەرەو قیامەت دەڕۆین بۆ داغی یەکەممان قەبرە. بەڵام ئەوەی لەگەڵمان دێن لە منداڵیدا هیچمان لەگەڵ نەبوو، هیچمان لەگەڵ نەبووە، لەسەر هیچ شتێکی بەرپرسیار نەبوو. بەڵام کاتێک بە گەورەی دەگەڕێنەوە بۆ لای خوا و بە ساغی دەگەڕێنەوە، واتە شێر بنین، عاقڵین لای خوای گەورە جەل جەلاله و شەر و کەوی ورد و درشتی ئەم ژیانەمان لەگەڵ دەکرێت کە قورئان دەفەرمێت فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. لسورة زلزلة وتاكي كباسيات قيامة زندبونوي مرۆڤەکان دەکاو هاتنیان لەناو قەبری دەردەچن يوم يخطب الناس اشتاتا ليروا أعمالهم. بەپڕژ و بڵاوی بەرەو خوا جەل جەلاله بنەوە دادگای لە پێچینەوە دەڕۆین بۆچی؟ بۆی کار و کردەوەکانی خۆمان ببینینەوە. جا خوا لە کۆتاکەی ئەم دوو ئاتەی کۆتایی پێنا فەرمووی فمن يعمل مثقال ذرة خيرا يره. هەر کەسێ لەم دنیایە بچووکترین کردارکە مثقال ذرة ئەتۆمێک کە عولەمای پێشووان تەفسیر کردووە بچووکترین مێرولەکە ئینسان بە چاو ببینێ ئەو مثقال ذرەیە بۆ پێوانەی تێگەیشتن، نەک بە پێوانەی زانستی ئێستا ئێوە کە بڵێن ئەلکترۆن و پرۆتۆن و نیوترۆن ئەوان نا. بەوەی خەڵک بۆی لێ بکە فەرمیانە بچووکترین مێرولە یا ئەو گەردیلێ لە ناو ژوورەکەتدا لە پشتی خۆر کە دێتە ژوورە گەردیلێ لە ناو ڕاچەکەیدا دێن و دەچن فەرمیانە ئەوەش پێڵەن مثقال ذرە، چێشی ئەتۆمێک. مثقال یعنی چێش، ذرە یعنی ئەتۆمێکی ورد. خوا دەفەرمێن لە چاکەیەک بەقەدەر ئەوەش بێدەبینێەوە ئەگەر ئەنجامی دەدەی لە دنیادا لە قیامەتێ خراپەیەکی بەقەدەرەوەی بێدەبینێەوە لە قیامەتێدا. کەواتە ئێمە لەم دنیایدا کە دەڕۆین ئەوەی بە فریامان دەکرێت ئەو تەقوا و خواناسیە کە فێری دەبێت، کە هەوڵی بۆ دەدەین، کە پێویستی بە هەوڵدانە. کابراەک لە ئێوە یا هەر برادێک لە کوڕ و کچیچ جاری وا شەو ڕۆژ دەخاتە سەر یەک هەیە هۆشی نامێنە شەوێژ نانوێ ئیمتیحانم هەیە و لە زانکۆ دەمەوێت لە ئەوایل بووم بێجگە لە دەرچوورێ و دەمەوێت وەربگیرێم و لە ماجستێر و دەمەوێت لە دکتۆرا وەربگیرێم و ئەنجا کە بەو کۆناغانەشدا ڕۆی هەنگاو لەسەر هەنگاو خەستی دەکاتەوە، شەو ڕۆژ دەخاتە سەرێک، جارێوە چاوی کەس دەبن، جاریوە تەندروستی لاشەی پێک دەچێت، پەیوەندی کۆمەڵاتیەکانی بەرتەسک دەبنەوە، هەمووی بۆی نمرەیەکی باش دەبێت کورتۆ پوختەکە. بەڵام ئەوە دەستی خۆش بێت، لەوە گەورەتر ئەوەیە بتوانین نمرەی قیامەت دەست بکەین. بەڵام ئەو نمرانەی قیامەت پێویستی بەو چاوچێکردنەی نییە، پێویستی بە خواناسیەکی سروشتیە کە لە ئیسلامدا دیاریکراوە. داوات لێ ناکەسا جاری وایە چێکم خەریکی مازیێرە ڕۆژە کەستان بۆ سەر ئاو سەی دەکەم سەعات چوارێ بەیانێ خەریکە. ئیسلام داوایەوە لێ ناکات، بۆ نمونە لە پەرستشتدا و کوشتن لە دنیاکان داوات لێ دەکەن. خۆی شەر عیبادەتە، بەڵسمەوە نییە، بۆی لێمان تێکەڵ نەبێت. بەڵام بەشتە سروشتەکان کە دینداری دیاریکردوون ئەو عیبادەتە گەورەیە لە مثقال ذرەوە دەستی پێ بکە بەرەو سەرتر هەمووی وە دەستت دەکەون و دەبنە مایە نەجاتی قەبر و قیامەتت. ڕزگارت دەبێت دەیبێەوە بەرزترین نمرە بەدەست دێنی لای خوای گەورە جەل جەلاله ئینشاءالله. ئەوانە هەمووی پێویستیان خوشک براکانم بە کە خۆشان
خوا نەکردە بشدۆڕێن بە مسقاڵە زەڕەش لە تۆمارە لە قورئان کە فەرمی لە خراپەکانمان مسقاڵە زەڕەش تۆمارێکی ون نابێت. جا بە بۆی بتوانین ئەم مسقاڵە زەڕە چاکانە زیاد بکەین و خراپەکان لە مسقاڵە زەڕەکان کەم بکەینەوە، پێویستیمان بە تەقوایە، شارەزابوون لە دینداری، پاپنبوون بە دینداری، نەک تەنها شارەزابوون. بەس قۆناغی یەکەم شارەزابوونە. تۆ کە شارەزا نەبی ناتوانانی وڵام بدەیەوە، پرسیارت بۆ دێ. هەر تەقەت لێ جاری وایە. کار ڕۆیشتەوە تۆ قەڵەم نازانی، جورات ناگەی قەڵەم کەلیمەیەکی پێ بنووسی، چونکە لی نازانی، لی تێ ناکەی. سەعید بۆ نەکردووە. ئێمە لە ئیسلامدا پێویستمان بە شارەزابوون یەکەم جار، شارەزابوونێک کە لەسەر ناخی خواناسیەوە دەمانێت شارەزابی. ئەنجا پابەندبوون بە دینەوە، پابەندبوون بە پەیامی ڕزگاری خوا جەل جەلاله کە مایەی ڕزگاری دنیا و قیامەتمانە. ئێمە بەم تێڕوانە لە خوایەتە خوامان دەست دەکەوێت بەرەو ڕزگاری دەڕۆین. ئەوەش پێویستی بە هەوڵ و تێکۆشانە خۆشەویستان. شایستەی ئەوەیە ئەمە کاتی بۆ دیاری بکەین، کاتی بۆ تەرخان بکەین. لێمان لە چاو نەبێت لە زانکۆین و لە غەیری زانکۆین لە هەر شوێنێک کاین کاتی بۆ تەرخان بکەین. تۆ کە لە دوورێەوە هاتووی دەخوێنی کاتت بۆ تەرخان کردووە، ماڵت بۆ تەرخان کردووە، دووری لە کەسوکارت بۆ تەرخان کردووە و شوێنانێک کە لە دوورەوە هاتی بۆ نمونەکەوە نمونەکەم بۆ وێت. ئەگەر ئەوەی بۆ تەرخان نەکەی بە نەخوێندەواری دەبێنێەوە. کاتی بۆ تەرخان نەکەی بە بێکاری دەمێنێەوە. لە خزماتیدا کاتی بۆ تەرخان نەکەی بێ خزم دەمێنێەوە. لە بەڕووی تەندروستیەوە کات تەرخان نەکەی و ماڵ تەرخان نەکەی و پارێزی نەکەی بە نەخۆشی دەمێنێەوە. هەموو ئەوە یاسان. یاسای خوش بۆ قیامەتیش لەو یاسانە وەرترەکەی لە یاسا خوایەکان. دەبێت کاتی بۆ تەرخانکەی و دینە ئەوەندەی دێنێت کە ئەو دینە بۆ خۆتە بۆ خوای نییە، واتە خوا پێویستی بە دینداری ئێمە نییە. ئەمەم بەسە. وەکو موسى عليه الصلاة والسلام فرمووی لە سوورەی ئیبراهیمدا وقال موسى إن تكفروا أنتم ومن في الأرض جميعا فإن الله لغني عن العالمين. أي خەڵکینە ئەگەر ئێوە تێگڕای خەڵکی سەرزەوی خواناست بێباوەڕ بن، خوا پێویستە لە جیهانە، هیچ پێویستی بە کەس نییە. کەواتە باسەکە باسی خۆمانە. من لێرە لە خزمەتتاندان لەسەر ئەم مێزەی باسی خۆمە. باسی نییە بەسەر تۆدا بکەم بڵێم محاضەرێکم پێ بفرۆشێ. ئەوە نییە، باسی خۆمە. تا چەند نێتم وایە خوا ئەجرم بۆ بنووسێ لەم وتەی کە عەرسا دەکەم، لەم کاتێک کە تەرخانم کردووە. باسی خۆمە کەواتە باسی خوای نییە. واتە خوا پێویستی بەوەی من نییە، ئەمن پێویستمە، ئەتۆ پێویستە. ئەم تێڕوانینە، ئەم پێویستی بوونە وامانە لە کات شاید بە شایستەی بزانین کاتی بۆ تەرخانکەین، فێربوونی دینی، فێربوونی پەیامی خوا، فێربوونی ئەو پەیامەی کە نورە خوا دەفەرمێت. ئەتۆ ئەگەر ئەم نورە وەرنەگری بە چۆنی دەمێنێتەوە نەشیاندا، سەد چاو تێ دەکەوێت، نەکردێکەوە دێ ڕزگار ببێت، تێیدا دەخۆتێ ئینسان. تاریکەکانی ژیاندا دەناچی وخالفنا الظلمات بعضها فوق بعض. ئەوە نییە ظلماتی ماتیونەوە دیجا دنیا ڕووناکە کە پێ دینێکی بزانەوە دنیا ڕوونا، نا. ئەو تاریکانەی کە لە ئەفکار و کاردا دروست دەبێت، بیری تاریک، کرداری تاریک، ئەو باسی لەوەی دارە کە ئینسان خوای نەناسی ناخی پڕە لە شتی خەراپ، کە خوای نەناسی قەرارات و بڕیارەکانی پڕیانە لە شتی خەراپ، ئەو کارە قێزەوەرنانەی داکە پڕیانە لە میکرۆب و شتی خەراپ. کاتە تۆ بۆ ڕزگاری پێویستیت بە نورە خوایەی هەیە. نوری خوای گەورەش هەر کەسێک هەوڵی بۆ بدا یەهدی الله لنوره من یەشاء. خوا دەفەرمێ هەر کەسێک ڕێنمایی دەکەم بۆ ڕووناکیەوە. بۆ خۆخوا خزمی چاکمان نییە، خۆی هەموومان. بۆ تۆی دێ بۆ میناری؟ ئاخر چونکە تۆ دەتەوێت نوری خوا دەستکەوێت، بە دووی دادەکەوێت. ئەو داڵی
دەست دەکرد من کە پاڵ دەدەمەوە خۆم بەبێ بنەت دەزانم لە لای خوا عیلمە بە من هەیە بە ناوی من پێی نامداتێت چونکە ئەم نورە خوایە بێبەها نییە بێقیمەت نییە هەروە شاباشی پێ بکرێ و ببەشێتەوە کابراش بە منیشی دادەینێت دەیدا بۆ کەسێک کە بەهای ئەو نورەی دەزانێت کە بە دوایدا عەوداڵ وێڵە خۆشەویستەکان ئێمە کاتێک بەم ڕوحەوە بە دوای تێگەیشتن لە دیندا دەگەڕێین فێربوون لە دیندا دەگەڕێین کە دین پێویستی بە فێربوونە نەک تەنیا خوێندنەوە بەس دین وەکو عیلم ڕووت نییە بڵێ سەقافەتێکی ڕووتەوە بخۆم فێری دەموو تەواو نا دین پێویستی بە فێربوونە فێر بە لە غەیری خۆت فێر بە لەو کەسەی زیاتر بە تۆ دەزانێت چونکە ئەو دینە وا لەبەرەوەی دینە مەعریفەیەک و زانستێکی ڕووت نییە بە کەیفێ خۆت مەترەکەی درێژکەی و کورتکەی ئەم دینە هەموو یاسا و ڕێسایە خوا بە جوبرائیلدا جەلە جەلالوه ناردوێتی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم جوبرائیل بە ئەمینی بۆتە مامۆستای پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئەمینی بە گفتار و کرداریەوە بۆتە مامۆستای مرۆڤەکانی دەوروبەری کە یارانە ئاوا تۆ پشتا و پشت دەبێت ئاوا بێت چونکە ئەمە نەزەری و تیر نییە هەر کەس بە کەیفی خۆمان شتێکی لێ زیادکەین و شتێکی لێکەم بکەین ئەو باسەکەوە پێویستمان فێربوونە اینجا کاتێک فێربووین بەم تێگەیشتنەوە توانامان زیادی کرد ئەو کاتە دەخوێنینەوە ئەو کاتە خۆمان قووەتمان بۆ خوێندنەوەی دەشتێت بە جوانی لێ حەڵی دەبین وەکو مەبەستی دینداری وەکو مەبەستەکە چمان داوەرە دەکات خوای گەورە فێر دەبینەوە کاتە چونکە مامۆستامان هەیە مامۆستامان هەیە پێگەیشتووی تۆ چۆن ئێستا پێدەگەی وردە وردە لە زانکۆ کە تەواو دەبی بە تایبەتی و بە شانەی کە پێویستیان بە پڕاتیک و تەطبیق هەیە ئەنجا دەبی بە مامۆستا دەزانین چۆن مامۆستاتیەکەی دەبی بە بەشی ئیداریات و کارژێڕی و هەن دەزانین چۆن دەیکەی دەبی بە بەشی هەندەسە دەزانین چۆن نەخشە دەکێشی چونکە تۆ خوێندوویتە بە تەطبیق و جێبەجێکردنەوە خۆشەویستان تەشبیه دەبێ ئەم دینە ئەوایە ئەو دینە هەمووی شتی عەمەلی و کرداریە حتى ئەوانەی کە نێتن خوا ئەجر بۆ دەنووسێ نێتت با کردارێکرد بۆ ناکرێ فەرزە خوا بۆ دەنووسێ مادام نێتی چاکت هێناوە لە کرداری باش چونکە نێتەکەت مەعنەویە بەڵام ئەو کاری ڕووی دەچی شتێکی کرداری بەدەستە دیارە تۆ نێتت وایە ئەو کارێکی کە خوا پێخۆشە بەو شێوەی دەکەی کە خوا پێخۆشە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەری بووە تۆ خوای گەورە جل جلاله ئەگەر بارودۆخێکی شادە پێشێ بۆت نەکرا خوا بۆت نەنووسێت تۆ دڵت دەکوڵێ بێ بۆ ئێرە بەڵام خەدەرێک هاتە پێشە بۆت نەکرا تا مەزنوعی هاتە دەکەی لە ناخەوە زۆری بۆ بپەرۆشە ناڵێ بەخوا چاک و شتێکە بەکەوت وا ناڵێ دەڵێ بەخوا حەیف محازەرێکم نەقیس فێربوونی دیندارێکم ئەمڕۆ لەبەر دەچوو کۆڵی زیکرەکەم نەقیس بوو بەڵام عوزرتەوە خوا بۆت دەنووسێت وەکو ئەوانەی کە لێرە بۆیە خۆشەویستان کاتی ئێمە ئاوا ئەوداڵی فێربوونی دیندارین بۆی کاری پێ بکەین تەقوا زیاد دەکەین کێشووی تەقوا دروست دەکەین بۆ دنیا زەڕاتی چاکە زیاد دەکەین خەرمانی گەورەی چاکەکاری لە ژیاندا زیاد دەبێت باو و باغاتی چاکەکاری لە ژیاندا زیاد دەبێت ڕووبەری خراپە کەم دەبێتەوە ئەو کاتە ئیسلاحی کۆمەڵگا چاکسازی کۆمەڵگا بەدی دێت چونکە چاکسازی کۆمەڵگا تووری نییە قسەی زل نییە نەی خۆت قسەی زلەکە چاک بوونتە نەی کۆمەڵگا خوا یاسایی داناوە هەموو شتەکان ڕاستە لەوەڵەوە بیرۆکەن نیەتە ئیرادەیە ئەنجا چوونە بواری جێبەجێکردنە هەمووی ئاوایە ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم شەو ڕۆژی لەسەر یەکدانە سارد و گەرمی دنیای چێژ وەکو دەڵێ یاران بە ماڵ و جانەوە قوربانی ئەم دینەی بوو ئەو دینە ئەوا بڵاوبووتەوە خۆ عالەم کە ئەم دیناتۆ پێشوازی نەکردووە ئەهلی مەدینەی طەلع البەدر عەلەینا من ثەنیات الوداع بە دەفەرژەنیەوە پێشوازی کرد لەسەر
لقي درختكان وكل ما كانت شاوان ياتي في غمرك صلى الله عليه وسلم نعم وكنت ضرب بالجاي ميجو هزار يقوس من بردم دار كوسما ناوچەکان کە شەیتان بۆمان دروست دەکات کۆسمە دەرەچەکان کە شەیتان سیفەتان دروستی دەکەن چۆن ئێستا ئەهلی غەزا لە ناو ئاگوو ئاسندا دەناڵێن ئەم پەیامبەرە هەمیشە ئەو پێیانداوە بیکوژێنەوە چونکە بەرژەوەندی تاغوتانی تێدا کە محازنەی لە خزمەتداندا بە باسی تاغوتمان تۆزێ کرد يريدون ليطفئوا نور الله بأفواههم ئەو زۆردارانە ئەو خراپەکارانە ئەو ورک بەڕەڵاو بێدەرپیانە حاشعازی قسەکەی تێگەیشتە هەمیشە ویستویانە نوری خوا بکوژێتەوە چونکە لە بەرژەوەندیان نییە دزەکان ڕووناکیان لە بەرژەوەندی نییە دزەکان پاسەوانی ماڵەکانیان لە بەرژەوەندی نییە پێیان خۆشە تاریک بێت پێیان خۆشە خەڵک لە پرخەی خەودا بێت بۆی بە کەیفە خۆیان دزی بکەن کەس پێ نەزانێت دەست پێ خۆش نە ڕووناکی حەقا بێت خراپەکاران واتە پێیان خۆشە بە کەیفی خۆیان بیدرون و بیهۆنەوە بە چۆنیان دەوێت ئاوای دروستکەن کە جێندەری دروست دەکەن ئەوەیە لە جیاتی گەشەی سروشتی مرۆڤایەتی لە جیاتی گەشەی خێزانی لەکە لە ژن و پیاوێک پێک دێ و لە منداڵ پێک دێ هەموو دانە ئەو سیستەمە خوایی تێک دەن چونکە هەوا و ئەرزۆش تشکێ دانەوێت لە تاریکیدا خەڵک بژیە بەڵام ڕووناکی خوا نا يريدون ليطفئوا نور الله بأفواههم دانەوێت ڕووناکی خوا بەدەن نەخۆشە لەفوی دەن بەڵام الله متم نوری ولو كره الكافرون خوا ڕووناچیەکەی خۆی تەواو دەکات ئەم ئیسلامە دەگاتەوە بەناو حتى ئەم سەرزەوێ بمێنێت کەسێک هەبێ بڵێ لا إله إلا الله ئەم سەرزەوێ تێک ناچێت ئیلا کاتێک دەدەچێت حەدیثە فەرمێ کەس نەمابێ بڵێ الله ئەو کاتە شایستەی تێکچوونە ئەم سەرزەوێ هەموو کەون تێک دەچێت چونکە ئەم کەونە لە ئەسڵدا لە بەرخاتی ئیماندار دروستکراوە کە ئیماندار نەما شایستەی مان نامێنێت عزیزان کەواتە ئەم ڕووناچیە دەبێت ئیشی بۆ بکرێت دەبێت لێکرێت دەبێت چەند بە خەمکارە ئەو ڕووناچی خۆمانەوەی سەد قات بە خەمی ئەم دینەوە بین ئەم دینە بۆ خۆمان لە بەرخاتی خۆمان نەکەوینە بەر تاریکی ژان نەکەوینە ناو تاریکی قەبرەوە نەکەوینە ناو تاریکی قیامەت و جەهەنەمەوە بەڵکو بە پێچەوانە لە ڕووناکی ژیاندا بژین لە ڕووناکی قەبردا بژین لە ڕووناکی قیامەتدا بژین لە ڕووناکی باشتا لەبەر ڕووناکی زاتی خوادا جەلال وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة دەمو چاوانێک ڕۆژی قیامەتێ پڕشنگدار ئارا سەیری پەروەردگاری خوا بکەن خوا بەنسیبمان بکەن ئیسلام ئەم پەیامی پێوە بۆ تۆ بۆ من ئینسان بۆ هەموو مرۆڤەکان بەبێ جیاوازی لە وەگەزیاندا نێرەیانەیە بەبێ جیاوازی لە ڕوخساریاندا سپین یا ڕەشن بەبێ جیاوازی لە زمانەکانیاندا بەبێ جیاوازی لە قەبارەیاندا بەبێ جیاوازی لە سەردەمەکاندا پەیامی ئەبەدی خوای ئەبەدیە هاتۆ بۆ ڕزگاری یەکجاری ئەم پەیامە شایستەی ئەوەیە کە بە خۆی بمان بۆی نەفەوتی بۆی ئەو تاغوتانەی کە ئێستا شەو ڕۆژ خەریکی چنجێک موسڵمانن چونکە تەمسیلی پەیامی خوا دەکەن ئەو مافی مرۆڤ و ئەو هەموو دیعا و پروپاگەندە درۆینێ کە دەیان کرد لەسەر مافی مرۆڤ و مافی منداڵ و مافی ژن و مافی چی و چی هەمووی درۆ دەرچوو هەمووش درۆ بوو لە ئەسڵدا بەڵام خەڵک پێیان خەڵەتا بوو ئەوانە دانوێت خەڵک لە تاریکیدا بژێن ئیسلام دەیەوێت خەڵک لە ڕووناکیدا بژێن بۆی بەختەوە بێت بۆی مرۆڤەکان یەکتریان خۆش بێت مرۆڤە کافرەکانشمان خۆش دەوێت لە ئەسڵدا وەکو مرۆڤ پێمان خۆشە ئەویش بچێتە باشتر بە ئیمانداری
پیغمبر عليه الصلاة والسلام محزون دبوا فلعلك باخع نفسك على ألا يكونوا مؤمنين. خليش خلنا بري محمد صلى الله عليه وسلم لبر إيماننا هسه الإيمان بين أسوأ يقول يفهمون لبر وين ما بس الناس قلبين لبر أو إلا جهنم رزقاني أمتى أخواننا قول أخويا بيري لك فدنا توكل جهنم رزقاني مو لير رزقان دبي شو كبكارك دتيا بهشت كاري جوان بالدنيا بكارك دتيا دوزخ كاري ناشنو قيزونن كاتب رزقان مو لدوزخ رزقان مو هذا اللي كان خراب كان الدنيا خوش الإنسان إما بقرات بيان بابا تقول وقريقانا كم لا بيان إخوانان شايستي أويا يا باخي شو كأول رجعت وكذا لا دانشش كجلا ولادي كلمة كان دان الناس اللي كان يربوني أنا برنامج أنا مسؤولياتي قولة لسر شان معنا لتجنا شت تناوي لك ندري أولي مشاهدك لأنه لما الله بجداري هل إذا اسمه قرية نردمي بخوانه اشتيك ما نشاهد لا أو بشي شي بتسكونا الله ما شاء الله كيف برسياريتي تو من برسرم لتويستا شو اشتيك لتو خوان دوارترم لروي خوان دنو شهادة وثمنه ويستا تو خوان دوار برسري لدور بركي خود كراسي أو الدنيا فأنت مسؤولياتك الأسئلة روشي قامت محاسبة لسادك وقيفوهم إنهم مسؤولون خاد فكران من الأوانة برسيالة لله في غمران على الصلاة والسلام برسيالة لله خو في غمران رتكي سرتو بمروباتي بلان بو قوري مسؤولياتك الدنيا بو قوري روشي قامت خواهی گەورە جل جلاله لە پێغەمبەران بەدەست پێ دەکات بۆیە من و تۆ ئەگەر ئەو بەرپرسیارەتی خوا نەکردە وەکو پێویست لە ئەستۆ نەگرین کە ڕزگاری خۆمان و مرۆڤایەتیە لە ڕێی دینی خواوە خۆ حازرکەین بۆ مەترسێکی زۆر گەورە بێجگە لەم دنیاکان ئەم ڕزگاریش حەزمکردن بەم دینی ئەم دینەش پێویستی بە تێگەیشتنە تێگەیشتنێکی دروست هەڵمان پێوە دەنێ بۆ کاری دروست چونکە تێگەیشتنی دروست فکری دروستمان دەدات ئەگەر تێگەیشتن سەقەت بێت تونڕۆیەکی سەقەت دەرچی مسڵمانی دەکوژی لە جیاتی کافر کە کافرێک پێویستە بە حیساب بیکوژێ ئەو دەچێ مسڵمانێکی دەکوژێت لینگە قوت بۆ تەوە شتەکان لەدایک پێی وایە ئەو مسڵمانە قۆس بە لە بەردەمیدا ناوە بگا بە ئاوەتەکانی دێکوژێت چۆن خەواریج وان دەکرد ژنی حامیلەداری مسڵمانیان ژیان هەڵدەبڕی و مەلۆتکەکەشیان دەکوشت خەواریجەکان کە کۆمەڵێکی تون ڕەو بوون کە لە خەلیفەی مسڵمانان یاخی بوون و تێگەیشتنێکی سەقەتیان بۆ ئیسلام هەموو سەردەمێکەوە شەریعە بە شمشێری تیژ شمشێری فکر و قسە و بین و باوەڕ خەتەرتر لە شمشێری ئاسا ئەگەر فکرمان دروست نەبێت بە شور و شۆخی لە ئیسلام بگەین خوا نەخواستە بە شور و شۆخی خەممان نەبێ دنیا چی لێ دەبا لێ بێ کورجا خۆ غەزەی چ پەیوەندی بە منەوە نییە چ عەلاقەی بە منەوەکە ئەوەی چەکەلەوانە لەم سەقەتبوونەی حاڵی بوونە لە ئیسلام پارچەیەک لە جەرگی تۆی ئومەتەکەت پارچەیەک لە جەرگت کە تەنها و تەنها زیرهێزانی دنیا لە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئیطالیا و کەنەدا و هەم ئەو وڵاتە زیرهێزانە سەلیبی بێجگە لەو کۆرپە بەنازەی کە گەوریان کردوە لە دەستێژی جوولەکەیە هەموو ئەوانە بۆ محاربەی گەلێکی ژێردەستە دەکەن کە دەوڵەتیشیان هەیە کە بە ئاگ و ئاسن لە ڕەگ و شەڕادانی بدەنی بێت هەتا
هەرچی شتی دنیا شەریان قەدەرکردن یەک وڵات ناوێرن نوقەی بکە ئەگەر لە ناخیشیدا بڵە بووە لەبەر چییە؟ نەمانتەکە چی لەبەر چییە؟ لەبەرەوەی ئەوەی دژاتی پێغەمبەری کرد هەر هەمان شتە صلی الله علیه وسلم هەر هەمان شتە کاتە پێخەمین تۆ ئەو کاتە سەر دەکێشە بۆ لەمانی تۆش وەکو پەندێکەیە دەڵێ وكنت يوم وكل الثور الأبيض أو رجل فلان أو رجل داسم كفرة شركة خلينا كده الجارية تيجي أفعال قلت أول بشر ده وليك بداية ولا دوبي بتانيا زور بعض البودو وما بعض الجارية تيجي أفعال بنالك هو تأخير كيك جيش تبيني أو رجل فلان ندي أستاكد أخويا أو رجل فلان كجاس كيك أخويا جايز كيف ورج بوتشي بلا مثلا كأول العربي ده كذا فرق اقتصد كذا كوزاوده كأو خلق إسحاق أو بارجة كتو بأعجاز شو خيله فكروا بيرو باورن ده لتيجيشن ده أو سبين لقاته سنساليتو دولاري قليطان لا اسبانيا يوقفوا سلطانا هشتص صالي اليوم بلام دورانيان الانجالي شربونوان الاسلام متفرقان اسبانيا دوري هاجنو دبان زيادة جمارو اويدا او هرما ديكان مسلمان لغرناتو وانا كسيان جوان بدا اخري برقان شتان اللي برا اتفاق كان اللي برا تشان اللي برا ولاتكش زور او ولات الصليبيه اسبانيا اخي يقولوا كان بو ايوا او دتان برقان بو ختان مستنيات اوان نضيفها كان شاواني كومنشي هري مكاني كم ما شنو بهنا كتي هري مكاني كهم يا متفقين لقلنا كيونا ناول جاك اوانا لناول ام جاي كيك بهري مكاني كذا هم يا ناول كواتشنو شوقي لفكروا بيرو باوردا لتيجيشتنو كيروانيدا همان خطرك لبن ضيقيدا بوي في اسمان بتيجيشتو فكري كدو بالسير بوي لم اسلامي حاضر من تاخوما مبين بالرحمة لانجامي تيجيشتين دروس رحمة نمونيكي بتشكولا بين اللي في غبر عليه الصلاة والسلام الساهلي غزل نمونيكي بتشكولا اگر بأدبين باللي عندك نموني دا بشتي الصحابة كوتون وزاو رحمة اخوان لبه بلا ما ادبا لبر صحابة انسان نابر واقع صحابة بوخان لميدان جنگ الماضي دارين أمين إلا لجنجي خندقنا كمو أحزاب وبونوا بو إسلام بمسلمانان ولا مدينة لناول أو جنجي خندقي لناول فيش يرون جنجي أحزاب هم قريش وغير قريش وزكان لقد يهود كوبونوا مسلمانان لنا مدينة لناول بيتكال أنا يوم الله دارنا في السلام أنا أريد أشوف وجه أنا أريد شيء ولا ما له شيء فلا مساوى أقرب إلى خصي خانة والي ولا تخكسي شيء هذا الناس في رداء مخلوق نوصل على قسمتها في كل الأوقات نوصل على قسمة خانة والي شيء يفرقها أوسط كنا بيشتغل بشر صالة كم تقول بالج يبغوا بس كنا بيشتغل صالة كم تقول صالة كم تي الله نفرق الحمد لله الحمد لله لو بس خصيني والله في وين بيكون بوني ما بدي خاوية وكم رو أم دينها تبوي أمره بوني إيمك خليفة إخوان لسر زوي كبيري بإيمان والموضوع أم دينها أم خليفة إخوان كمروبا لسر زوي بحرمته وبيرضا
بەرەو باڵای بەرێت وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم کە خوا سوێن دەخوا گۆڵەی ئادەمیزادمان زۆر ڕێز لێ کردووە زۆر وەرەزەقناهم من الطەیبات لە شتە پاکەکان ڕۆزی دابینێ حەیوانە شتی پیس دەخوا ئێمە شتی پاک خوای گەورە لەو ئیسلامێدا بۆی داری کردوین لەسەر ئەم زەوی خۆی لە ئاژەڵان و لە جیا و لە ڕۆک و لە هەرچی هەیە و بەسەر زۆر لە دروستکاوەکاندا دەفەرمێن باڵامان کردووە خەلیفەی خوای ئەم باڵابوونە بە قۆزی و قەد و قیافەمانەوە نییە بمێنێتەوە بەڵکو بە پابەندبوونمانەوە بەم دینی خوایە ئەم جوانیە لەدەست نادەین ئەم مەکانەتەی لەدەست نادەین تۆ مرۆڤ حرمەتی زۆر هەیە تشکی نەبێت لە شوێنێ لە ئەنجامی پابەندبوون هەر ئەو مرۆڤ پابەندبوونی نەبێت لە دەستی حاشای جەنابتان پوڵێکی پێوە دەبێت بڕۆ کاکە بەکەڵ ئێمە نایە وێڵی دەکات وێ ئەزیزان پابەندبوونی ئێمە بەم دینەی کە لە ئەنجامی حاڵبوونێکی جوان فکرێکی جوان دروست دەبێت ئێمە ئەم گەورەیە کە خەلیفەی خوای لەسەر ئەم زەوی دەبێت داوا لە خوای گەورە دەکەم جەلە جەلالوه کە هەمیشە ڕوحەمان تێدا گەشە پێ بکات ئەوا بە پەرۆژبوون بە دینەکەمان بە پەرۆژبووین بۆ حاڵبوونمان لە دین بە فکرێکی جوان بە ئیمانێکی بەهێز دەرچاوەشنانە بە کارکردەوەیەکی بەرەکەت و ئەخلاق جوانانە حاڵی بین لە دینەکەمان تادیە بکەین ببین بە چرای ڕووناکی بۆ دەوروبەرمان تا خۆمان لە ڕازی بێت تا خۆمان بەختەوە بین تا پشبینەمایی بەختەوەری بۆ دەوروبەر أقول قولي هذا أستغفر الله لي ولكم أجمعين صلى الله على محمد وعلى آل محمد سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين الحمد لله رب العالمين.